ئەوە دەلیلی ئەوەیە کە زوڵمەتی وایان لێ کردووە کە ئەمەلیان نەماوە بەم حکوومەتە کە بتوانن لەگەڵ بکەشن لەبەر ئەوە مردنیان پێخۆشترە تا لە ژیانی لەگەڵ بکەن. Refugees who fled the ethnic cleansing. Well, right now, I think the biggest struggle is overcrowding. Last night, I think another 600. ڕێویتیە مەلباڵقانان بەردەوام دکێ و ئیرۆ ئەم وەب وڵاتێکی دن ڕەددن ناسین گۆ بریارە خۆش بۆ سەرخەبوونێ دایە. ئەم نەها لە سرنا گۆرانە. لێ ئەv وڵات بناوێ مۆنتەنێگرۆ زێدەتر تێن ناسین ji ber got kolonyalîst di cîhaneke newek hevde ne tenê biryara jiyana we didin, navê we jî ew li we dikin. مۆنتێنێگرۆ خاکی سەگەکانە. من ئەبێت چ جۆرە سەگێک بم لە کاتێکدا کە نەتوانم بەبێ تۆ بژیم. ئاوا لە دەوروبەری سەدەکانی شەشەمین و حەوتەمینە هۆزە سلاڤیەکان لە ناوچەی ئاسیا و باکوورەوە هاتوون و لێرە نیشتەجێ بوون. لەگەڵ دوورخستنەوەی هۆزەکانی ئیلیریا و ڕۆمانیەکان ئەگەرچی وڵاتیش دانەمەزرا بوو بەڵام لە چاخی ناوەندا میرشینی ناوخۆیی گونجاو دامەزرێنرا. لە قۆناغی دواتردا لەگەڵ ڕژێمی پاشایەتی غوزلافیا و زێتا خانەدانی بەرسیج و ڕژێمی شازادەگەری سڕبیش دامەزرێنرا. لە جێی ئەم ڕێی مۆنتێنیگرۆدا دوکژا هەبوو کە ئەمەش ناوی حکوومەتێکی شای چاخی نێوەند بوو. لە پێش ئەمیشەوە ڕژێمی پاشایەتی زێتای لێبووە. لە ساڵی 1402 شەڕکەوتە نێوان ڕژێمی پاشایەتی زێتا و ئیمپراتۆریەتی بیزانسەوە. ئەمە گەورەترین جەنگی چاخی نێوەند بوو لەو ناوچەیە. هەر لەو ڕۆژەوەی کە مرۆڤەکان دەستیان کردووە بە ژیانی نیشتنی و سنووریان بۆ پارچە زەویەکانی خۆیان کێشاوە تا ئەمڕۆمان ناکۆچی لەسەر ئەم سنوورانە هەر بەردەوامە. ناوچەی باڵکانەکان یەکێکە لەو شوێنانەی کە زۆرترین ناکۆچی و پێکدادانی لەم شێوەیەی تیادا ڕوودا. مۆنتێنێگرۆ کە خاوەنی گرنگێکی سەرنجڕاکێشە لەم ناوچەیەدا نەیتوانیوە لەم جۆرە چارەنووسە ڕابکات و دووچاری ژمارێکی زۆر هێرش و جەنگ بۆتەوە. عوسمانیەکان کە بۆ نزیکەی 500 ساڵ فەرمانڕەواییان کردووە بۆ یەکەم جار لە سەدەی 14هەمیندا دێن بۆ ناوچەکە و لە ساڵی 1499دا ڕژێمی شازادەنشینی سڕب لە جەنگەکەدا دەدۆڕێت. بەڵام خانەدانەکانی سڕب لە ژێر بەڕێوەبردننی عوسمانیەکاندا خاوەنی جۆرێک لە ئۆتۆنۆمی بوون. بەپێی راپۆرتێکی ڤینەدیکیەکان جموجۆڵی مۆنتێنێگرۆ بەرامبەر بە عوسمانیەکان لە سەرەتاکانی 1597ەوە دەستی پێکردووە و ئەم جموجوڵەی کە بەڕابەری دووکگردان ئەنجامدرا لە ماوەیەکی کورتدا بڵاو بۆ بەناوچەکانی دەوروبەری شاخی دوور میتۆر. مۆنتێنیگرۆیەکان لەم جەنگانەی کە ئاتە نێوەندەکانی سەدەی 18هەمینیان خایاندووە یەکەم جار هاوڕێی ڤینەدیکیەکان و ڕووسەکان بوون. لە بەرەم هۆکارە عوسمانیەکان زۆرتر کاریگەر بوون لە ناوچەی سانجاکدا و لە جێتینجێوە تا کۆرتور و هەتا کەناراوی ئەدریاتیکیشدا زۆرە و کاریگەرە نەبوون. لە دوای ئەو سەرکەوتنەی کە لە جەنگی گراهۆڤاچی دژ بە عوسمانیەکان بەدەستێنرا لە ساڵی 1850دا لە کۆنگرێسی پاریسە یەکەم هەنگاوردرا بۆ سربەخۆیی. ئەگەرچی ئەمەش سربەخۆیی تەواوەتی نەبوو بەڵام بۆ یەکەم جار بوو کە لە زەردەمی عوسمانیەکانە ببنە خاوەنی سنوورێکی دیاریکراو. سربەخۆیی ڕاستەقینە لەگەڵ کۆنگرێسی بەرلینی ساڵی 1878ەوە هات.
Congress in Berlin. مۆنتێنێگرۆ هەر لە سەدەی 19هەمینەوە وڵاتێکی سربەخۆ بووە، بەڵام کە یەکەم دەوڵەتی یوغۆسلافی لە ساڵی 1970دا دامەزرێنرا، سربەخۆیەکەمان لەدەستدا. لەو کاتەوە مۆنتێنێگرۆ هەوڵی بۆ ئەوە داوە کە هەر هیچ نەبێ ئۆتۆنۆمی خۆی دووبارە بەدەست بهێنێتەوە. لە سەراتاکانی ساڵی 1990دا لەگەڵ داڕوخانی یوغۆسلافیای سۆسیالیستدا، مۆنتێنێگرۆ لەگەڵ سربستاندا بەشداری کرد لە دەوڵەتی فیدراسیۆنیدا، بەڵام ڕێنەکەوتنێکی گەورە هەبوو. لەبەر ئەوەی سربستان زۆر گەورەتر بوو و بێگومان بە شێوەیەکی سروشتیش سربستان مەیلی دەستێوەردانی باری ئابووری سیاسەتە ناوخۆییەکانی مۆنتێنێگرۆی دەکرد، ئەمە ڕوون و ئاشکرا بوو کە ناتوان بەم شێوەیە بەردەوام بن. لەبەر ئەم هۆکارە سربەخۆیی تەنها ڕێگە چارە بوو بۆ بەدەستهێنانی لێپرسراوێتی دوارڕۆژ و چارەنووسی خۆیان. کۆماری فیدرالی سۆسیالیستی یوغۆسلافیا لە مۆنتێنێگرۆشدا هەبوو. لەگەڵ سەرەتای 1990ەکانەوە دەبێتە ناوەندی چەندەها گفتوگۆ و پێکدادان. لەقبوونی پێکاتی فیدرالی وڵاتەکە دەبێتە هۆی بەرە بەرزبوونەوەی دەنجی خەڵکەکەی کە لە کۆمارێکی ئۆتۆنۆمیدا لە وڵاتەکەی خۆیاندا دەژیان. لە ئەنجامی دەستێوەردانەکانی وڵاتە خۆرئاواییەکانی دوای سۆڤێت و دروستبوونی دۆخی دەرەکی و ناوەکی و کێشەی نێوان گروپە نەتەوەییەکان، ڕیفراندۆم ئەنجامدرا لە ڕێکەوتی ڕۆژی یەکشەممە 21 مایسی ساڵی 2006دا کە ئەنجامەکانی لە 55.5 دەنگی بەڵێ بوو. دوایەوەش لە ڕێکەوتی سێ حوزەیرانی ساڵی 2006دا پەرلەمانی مۆنتێنێگرۆ بە پێشبەستن بە ئەنجامەکانی ڕێفراندۆم سربەخۆیی خۆی ڕادەگەێنێت. ئەگەر ئەو ئەوروپایی کە ئێمەی هاندا بۆ سربەخۆی و ناڕزاییەکانی بە شێوەیەکی دیبلۆماسی و نەرمونیان دەری ببڕێت، ئەوە بارودۆخەکەمان لە بارودۆخەکەی چێکۆسلۆڤاکیا مەترسیدارترە. لە کاتێکدا سەرڕای ئەوەی فەڕەنسا پەیمانی نووسراوی پارێزگاریکردنی پێدابوون کەچی فرێدرانە بەردەستی ئەڵمانیا. هێزە وشکانیەکانیشمان نەک تەنها هەموارێمەکە بەڵکو موعجیزەشە ئەگەر بتوانێت بۆ ماوەی 3 ڕۆژ بۆ دگۆری جا بپارێزێت. سربەخۆیی بۆ میلەتێک چەند بەرپرسیارەتیەک دروست دەکات لە پاڵ هەلی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی و بڕیاردان لەسەر پاشە ڕۆژی خۆی لە نێو پەیوەندیە نێودەوڵەتیەکاندا. بەڵێ بێگومان کە بووی بە دەوڵەتێکی سربەخۆ پێویستە چەند دامەزراوەیەکی دیاریکرا و بنیاد بنێ. لە ڕابردوودا خاوەنی زۆربەی وەزارەتەکان نەبووین. ئەمە سەردەمێکی زۆر سەخت بوو لەبەر ئەوەی مۆنتێنێگرۆ زۆربەی وەزارەتەکانی نەبوو. بۆ نمونە کەسی پرۆفشناڵی نەبوو کە بچێتە سەر ئەم شوێنانە. لەبەر ئەو هۆکارە سەردەمی دوای ڕیفرادۆم سەخت بوو. سربەخۆیی واتە هاتنەوە بەسەرخۆدا. ئەمە خۆ بەڕێوەبردنە و ماف و ڕێزت پێدەدات لە پەیوەندیە نێودەوڵەتیەکاندا. وات لێ کات کە بەتوانە و بەهێزی خۆتەوە بچیتە ناو دەوڵەتە نێودەوڵەتیەکانەوە کە لەگەڵ کەسانی تردا دەدوێیت و سوودەکانی خۆیانت پێدەبەخشن و لە هەمان کاتیشە فێرەبی چۆن سوودیش بە خۆت ببەخشی. بۆیە سربەخۆییمان بەدەستێناوە تا وڵاتە نێودەوڵەتیەکان وەک دەوڵەتێکی فیدراسیۆن لاواز مامەڵەمان لەگەڵدا نەکەن، وەک چۆن لەگەڵ هەموو وڵاتاندا مامەڵاکەن لەگەڵ ئێمەشدا هەر بەو شێوەیە بن. لە بواری دەوڵەتی و شارستانیدا توانای خۆمان ئازاد کردووە، چەند سیاسەتێکمان بۆ خۆماندا ڕشتووە. ئێستا یا بەرهەمەکەی دەچنینەوە یاخود باجەکانی دەدەین. ئازادی و سەرخۆبوون هەر وەختی و لە هەر دەری نەتەنێ بشەر تێ بدەستخستن. گاوا شەرت و مەرج هەبن دیپلۆماسیجی فرسەتەکە مەزن دەدێ گەلان ji bo biryara jiyaneke serbixwe bidin. Îro em li Çetinyanê, Çetinya bajarekî mezin û paytexteke ne li ber çav e û cihekî wê yî balkêş di dîroka Sirnegora de heye ji bo dîplomasî.
وڵاتێک ئەمە خۆناغێکی ئاسان نییە ئەگەر ئەم وڵاتەش لە دوای هەوڵێکی زۆر بڕیاری سربەخۆی خۆی دابێت لەلایەکەوە پاراستن و هاوسەنگڕاگررتنی بارە کۆمەڵایەتی و سیاسی و ئابوووریەکانی ناوخۆ لەلایەکی تریشەوە بەڕێوەبردننی پەیوەندیە دیبلۆماسیە نێودەوڵەتەکان و هاوسەنگکردنی باری سیاسی و ئابووری داهاتووی خۆی ئەمە قۆناغێکی ئاسان نییە لەبەرەوەی 25 ساڵە حکوومەت نەگۆڕاوە هەندێک بێزاری و نائارامی و ناڕەزایی سیاسی ناوخۆ دروست بوون لەگەڵ ئەمانەشدا بۆتە هۆی ئەوەی کە جوڵەی سیاسی مۆنتینیگرۆ بەشداری بکات لە یەکێتی ئەوروپا و ناتۆدا بە ئەندامبوون لە یەکێتی ئەوروپادا لەلایەن هەرێک لە پارتە سیاسیەکانی مۆنتینیگرۆوە لە 300 پەسەند کرا بەڵام بۆ بابەتی ناتۆ بارەکە جیاوازە سەنگەری دیموکراتی لە پارتە جیاوازەکان پێک هاتووە جوڵەی گۆڕان لە نێو سەنگەری دیموکراتیدا تەنها ئەندام بوو کە بەشداریکردنی مۆنتینیگرۆی لە ناتۆ بە تەواوەتی ئەویست بەڵام بە بۆچوونی ئێمە خەڵکەکە خۆی دەتوانێت لە ڕیفراندۆمێکا بەسەربەستی و ئازادانە بڕیاری خۆی بدات هیوادارم مۆنتێنێگرۆ پەیوەندی بە یەکێتی ئەوروپاوە بکات ئەمە هەنگاوێکی ئەرێنیە بێت لەبەرەوەی یەکێتی ئەوروپا بۆ هەموو وڵاتێک چەند ستانداردێکی و چەند مەرجێکی دیاریکراوی هەیە کە دەبێت جێبەجێ بکات لەبەر ئەمەیە کە بڕوام وایە ژیانی هاونیشتمانیکی ئاسایی زۆر باشتر دەبێت وە ژیانی میدیا بۆ ڕۆژنامە نووسێکیش زۆر باشتر دەبێت لەبەر ئەوە دەبێت لەو گۆشانەوە بە ئەرێنی تەماشای بکەیت خۆتان ئەزانن ئەندامبوون لە یەکێتی ئەوروپادا جارجار گاڵتەجاڕیشی تێکەڵا وەکو دینێکی نوێ پێشکەش بە خەڵکانی مۆنتینیگرۆ کرا وەکو ئەوە وابوو کە مزگەێنی بەهشتیان پێ بدرێت و هەروەها ئەیانوت گوایە کە چوینە ناوی دەوڵەمەند و دڵخۆشە بی و هەموو کێشەکانیشمان یەکسەر چارەسەرەکرێن ناتۆ هێندەی یەکێتی ئەوروپا پشتگیری لێ نەکرا وەک ڕێگە خۆشکەرێکە بینرا بۆ چوونە ناو یەکێتی ئەوروپاوە ئەمە نەک تەنها بۆ مۆنتینیگرۆ بەڵکو بۆ هەموو ئەو وڵاتانەی کە پێشتر چوونەتە ناو یەکێتی ئەوروپاوە کە کاتێک خەڵکەکەی دەبن بە ئەندامتیایە لە ڕاستیەکان تێ ئەگەن و هەروەها وەکو جاران پێی دڵخۆش نابن لەبەر ئەوەی خەڵکەکە ئەڵێ خۆ ئەمە گۆچانی ئەفسوناوی نییە کە دەست بەجێ هەموو کێشەکانی وڵاتەکە سەر تا سەر چارەسەر بکرێ مۆنتێنێگرۆ وەک کۆمارێکی فەرمانڕەوا و سربەخۆ یاسای دەستوری نوێی ڕاگەیاندووە لە بەرواری 22 تشرینی یەکەمی ساڵی 2010دا کە تێیدا ئاماژی بەوە کردووە دەبێت بوارەکانی باری شارستانی و دیموکراتی و ژینگە لەسەر بنچینی یاسا ڕێچکە بگرن. مۆنتێنێگرۆ لە ناوچەکەدا یەکەم وڵاتەکە بە دەوڵەتی تاکگروپی نەتەوەی نەناسراوە لە یاسای دەستوری مۆنتێنێگرۆ بەم شێوەیە نووسراوە مۆنتێنێگرۆ تایبەت نییە بە یەک جۆر نەتەوە بەڵکو دەوڵەتی گشت هاونیشتمانیانە لە ڕاستیدا ئەمە شتێکی باشە چونکە نەتەوەکانی مۆنتێنێگرۆ جۆرا و جۆرن تەنها ڕێگاش بۆ ئەوەی کە ئەم هەموو خەڵکە پێکەوە بژین ئەوەیە کە ناوچەکە بەڕووی هەموواندا بکەیتەوە سەرۆکی وڵات باڵبژاردننی ڕاستەوخۆ بۆ 5 ساڵ هەڵبژێردرابوو و نوێنەری دەرەوەی مۆنتینێگرۆیە کورسی سەرۆکایەتی بە فەرمی لە پۆتگریجایی پایتەخت و پایتەختی دیبلۆماسی دیێرینی جێتێنژێدا هەیە هەڵبژاردنەکانی پەرلەمان 4 ساڵ جارێ ئەنجام دەدرێن و لە 81 کورسی پەرلەمان 76 کورسیان بەپێی ڕێژەی دەنجی ئەو پارتانە هەڵدەبژێردرێت کە لە سەدا 3 بربەستی وڵاتیان تێپەڕاندووە 5 زانەکەی تریش بۆ پێکاتەکانی ئەلبانی و بۆسنیەکان تەرخان کراوە 13 حوزەیران وەک جەژنی میلی یاد دەکرێتەوە ئەو ڕۆژەیە کە لە ساڵی 1870دا لە کۆنگرێسی بەرلیندا مۆنتینێگرۆ بە 27مین دەوڵەتی سربەخۆی جیهان ناسێنرا لە مۆنتینێگرۆدا دەسەڵاتی دادگایکردن دراوە بە دادگا سربەخۆکان دامەزراندنی دادگای سەربازی و تایبەتی بە پێی یاسای دەستور قەدەغە کراوە بەرزترین ئەندامی بەرپرسیارەتی سیاسەتەکانی ئاسایشی نەتەوەیی وڵاتەکە بریتیا لە دامەزراوەی پاراستن و ئاسایش وەزارەتی پاراستن پێکاتووە لە سوپایەک کە سەربازەکانی هێزە وشکانی و دەریایی و ئاسمانیەکان پرۆفیشناڵن لەگەڵ ئەمەشدا هێزی پۆلیسیشی هەیە کە کار دەکەن بۆ پاراستنی ناوخۆی وڵاتەکە بەپێی سەرژمێریەکانی ساڵی 2013 ڕێژەی چڕی دانیشتوانەکەی پێک دێت لە 619,800 کەس لە سەدا 45یان مۆنتینیگرۆین و نزیکەی لە سەدا 28یان سڕبین نزیکەی لە سەدا 9یان بۆسنەی و نزیکەی لە سەدا 5یان ئەلبانین
بەپێی مادەی 79 یاسای دەستور نەتەوە کەمینەکان مافی دەربڕینی تایبەتمەندیە نەتەوەیەکی خۆیان و پاراستن و بەرەو پێشبردننی خۆیانیان هەیە و پاراستنی مافەکانیان دەتوانن ئەنجومەنی نەتەوەی خۆیان پێک بهێنن. زمان و ئەلفوبیەکانیان دەتوانن لە کاری گشتی و تایبەتی خۆیان و خوێندنیاندا بەکاربێنن. لە ئەرکە گشتی و بەڕێوەبەرایەتیەکانیشدا بە پێی چڕی دانیشتوانیان نوێنەرایەتیان دەکرێت. زمان و پەروەردە ڕۆڵێکی زۆر گرنگ و بەرچاویان هەیە لە سەر بەخۆبوونی میلەتێک و وڵاتێکدا. زمان و پەروەردە بە پێی جوگرافیە و دانیشتوانەکەی ئەم ناوچەیە شێوەی گرتووە. لە دوای سربەخۆیی چەند گۆڕانکاریەک لە پەروەردەیە کراوە. مناڵەکان لە قۆناغی یەکەمی پەروەردەکردنە دەربارەی وڵاتەکەی خۆیان زانیاریان پێدرێ. لە قۆناغی دووەمیشە فێری سروشت و مێژوو و جوغرافیا و پێکهاتی کۆمەڵایەتی وڵاتی تر ئەکرێن. مناڵەکان لێرە هەوڵیان لەگەڵ ئەدرێ تاوەکو زانیاریان هەبێت لەسەر ڕووداوە مێژوویەکان و سەرمایە و سەرچاوە سروشتەکانی وڵاتەکەیان. مۆنتێنێگرۆ خاوەنی کۆمەلگایەکی فرەڕەگەزە و لەبەر ئەم هۆکارە سیستەمی پەروەردە بەپێی زمانی کەمینەکانی ڕێکخراوە. لە خوێندنگەکانی سەرەتایی و ناوەندی و دواناوەندیدا ئەو قوتابیانی بیانەوێ ئەتوانن بە زمانی ئەلبانی بخوێنن. هەروەها زمانی مۆنتێنێگرۆش فێر ئەکرێن. لە سیستەمی پەروەردەکردنی ئێمەیە زمانی بیانی زۆر گرنگە. بۆیە لە قوتابخانەکەمانە چەندەها بوارمان بۆ ڕەخسانووە. لە بەشی باکووری وڵاتەکەیە زمانی تورکی وەک زمانێکی بیانی ئەخوێنرێت. بەپێی یاسای دەستور دەبێت دامەزراوە دینیەکان سربەخۆ لە دامەزراوەکانی تری وڵات کار بکەن. مافی یەکسانی و سربەستی دراوە بە ڕێخستنی کارەکانیان. لە مۆنتێنێگرۆدا کەنیسەی ئۆرتۆدۆکسی سربی، کەنیسەی ئۆرتۆدۆکسی مۆنتێنێگرۆ و کەنیسەی کاسۆلیکی و لەگەڵیشاندا مزگەوتی موسڵمانانیش هەن. ڕێفراندۆمی سربەخۆیی گەڕانەوەی بڕواداران نەبووە لە دین. بڕواداران بەردەوام بوون لە بڕۆی خۆیان و بێبڕوایانیش هەر بەردەوام بن لە بێبڕوایی. بەڵام لە نێوان دەوڵەت و کەنیسە و مزگەوتەکاندا ئێستاش هەر کێشەی کراوە هەیە. من ئازادم بۆ ئەوەی بانگ بم. ئازادم بۆ ئەوەی کە نزا بکەم. ئازادم لە جەژنکردن و خواردن و سەردانیکردنی هاوڕێکانم لەگەڵ مەسیحیەکان، لەگەڵ کاسۆلۆکیەکان و هەموو کریسیانەکانیش، تەنانەت لەگەڵ ئەتاستەکانیشدا وەک دراوسێ دەژین. دین و بڕوا لە دڵدایە و بە پێویستی تایبەتی مرۆڤە. لەبەر ئەوەی بوێ بڕوادار بێت بڕوا دێنێت، ئەوەشی کە ناوێت بڕوابێنێت وازی لێبێن. بابێ بڕوا بێت، ئەوە سەربەستی خۆیانە. بواری تەندروستی کە مافێکی سەرەتایی هەمووانە و بە شێوەیەکی زیاتریش بۆ پشتگیری دەوڵەتە لە ساڵانەی دواییە بنکەی تەندروستی تایبەت دامەزرێنراوە. تەندروستی کە سەرەتاترین مافی مرۆڤە، هەرچەنە دەوڵەت بیمەی تەندروستیشی بۆ تەرخان کردبین، بەڵام لە ساڵانی دواییدا کۆمەڵێک دامەزراوەی تایبەت لەم بوارەدا کراوەتەوە. تۆڕی پەیوەندی لە نێوان دامەزراوە خزمەتگوزاریە تەندروستیەکاندا لەلایەن دەوڵەتەوە بەستراوە و دەوڵەت هەموو مافەکانی بیمەی تەندروستی هاوڵاتیانی دەستەبەر کردووە. ژمارەیەکی زۆر دامەزراوی تەندروستی تایبەت هەن. بەشێکی کەمیان ئەو چارەسەرانە بۆ هاوڵاتیان ئەکەن کە لە نەخۆشخانەکانی دەوڵەتە ناکرێن. بەڵام دەوڵەت بۆ ئەوەی ئەم چارەسەرانە بۆ هاوڵاتیان بکرێ لەگەڵ سندوقی تەندروستی مەکدۆنیادا ڕێکەوتووە. جیاوازی ئێستا و پێش سەربەخۆییمان ئەوەیە کە گرنگیمان یاوە بە توانەکانی خۆمان و بەهۆی ئەوە شەو ژمارەی ئەو نەخۆشانەمان زۆر کەم بۆتەوە کە بۆ چارەسەرە چوونە دەرەوەی وڵات. Li Sirnagora jiyan hevênê xwe ji di çavkaniya distêne. Derya û çiya. Li aliyekî derya Adriyatik, li aliyên din çiyayên reş. Lê mixabin coğrafyake baş her wextî nabe bingeha jiyaneke xweş ji bo gelê xwe. Car cara îştaha kolonyalîsta jî vedike û bi sed sala jiyana we dixin bin îpotekê.
ئابووری مۆنتێنێگرۆ لەگەڵەوەی کە خاوەنی پێکاتەیەکی پیشەسازی نییە، بەڵام لە ڕوانگەی جوگرافیەکەیەوە زستان و هاوین خاوەنی جموجۆڵی گەشتیاریە. لە سەردەمی دوای سربەخۆیەکەیە بواری کەرتی تایبەت پەرەیسەند بە شێوەیەک کە حکوومەت پێویستی بە پارە بوو وە بودجەکەشی بەشی نائەکرد. بەم هۆیشەوە بە فرۆشتنی سەرچاوە سروشتیەکان ویستی ئەم بارە ڕاست بکاتەوە. مۆنتینیگرۆ هەموو کاتێک وڵاتێکی خاوەن شارستانێتی بووە. نابێت ئەوەمان لەیاد چێت کە لە یوغۆسلافیای کۆندا دواکەوتوترین وڵات بووە، بەڵام لە دوای سەربەخۆبوونمان زۆر سەرمایە هاتۆتە ناو کەناراوەکانی ناوچەکەوە، بە تایبەتی لەلایەن ڕووسیەکانەوە هاتووە و لە هەمان کاتیشە لە ئینگلیز و عەرەبەکانیش. بە تایبەتی لە دوای سربەخۆبوون قۆناغێکی بازاری ئازاد دەستی پێکردووە، بێجگە لە ئاژەڵداریەکانی ناوچە شاخاویەکان کە بەرهەمە ئاژەڵیەکانیان لە ناوچە گەشتیاریەکاندا دەفرۆشرێن. گەشتیاریش خۆی لە خۆیدا سەرچاوەیەکی بژێوی گرنگە لەبەرەوەی یەکەکانی نیشتەجێبوونی کەناراوەکانی ئەدریاتیک وەک ناوچەکانی بۆدڤا، بار، کۆتور و ئۆلجێنش لەم ڕووەوە زۆر داهاتی گەورە دەبەخشن بە وڵات. لەبەرەوەی کەوا پەسەندە دڵی هەر تاکیژی کۆمەلگاکە بە پێی توانە ڕازی بکرێت، بەڵام لەم سەردەمی تێپەڕاندنانەدا تۆزێک ئەستەمە کە لە بواری کۆمەڵایەتی و سیاسی و ئابووریدا دڵی هەریەکە لە تاکان ڕازی بکرێت و لە دوای سربەخۆییش چەندەها کێشە هەر لەو بابەتە دروست بووە. ئەو بابەتانەی تری کە لەگەڵ ماوەی گۆڕانکاری و دیموکراتی و چەسپاندنەکەدا هەبوون کە ئەوانش فەرمانڕەوایی یاسایی و چەند بابەتێکی تر بوون. ئەگەر بوون بە دەوڵەتیش بۆ میلەتێک گرنگ بێت، بەڵام هەر بە دوای خۆیدا چەند کێشەیەکیش دێنێت. لەبەرەوە بێ چوارچەوەیەک دروست بکرێت بۆ شتانی کە دەتوانرێت بە باشی بەڕێوە ببرێت. ئەمە بۆ سەرنەگۆرە گەورەترین بەهێزیە، هەرچەنە بەسەر ڕیفراندۆمەکەدا نزیکەی 10 ساڵیش تێپەڕیوە. ئێمە بڕۆمان وە کە سربەخۆی بێ دیموکراسیات، سربەخۆی بێ وڵاتی یاسایی، سربەخۆی بە بێڕێزی تاکەکەس سربەخۆیەکی ڕاستەقینە نییە و ئێمە بەم هۆیەوە لە کۆشش داین بەرەو نیوەی 2 میلیاردیەکە هەوڵ دەدەین بە هەموو هێزێکمانەوە بەرە وڵاتێکی سربەخۆ و دیموکراتیەت هەنگاو بنین. لە ئێستاە بارودۆخەکە لە پێشتر زۆر باشترا، هەم پێش سربەخۆی و هەم بە گوێرەی سەردەمەکۆنەکانیش، چونکە ڕوانگەی مرۆڤەکان فراوانتر بووە. لە هەمان کادا پەروەردە و ڕوانگەی کاربەدەستە فەرمیەکانیش هەر بەرەو پێشەوە چووە، بەڵام بێگومان لە بواری مافە شارستانیەکانە هەر چەند کێشەیەکمان ماون. جیاوازیکردن لە نێوان شەڵتەرەکانی ژنان و ڕێکخراوە شارستانیەکانی تردا کەم بۆتەوە. ئەم جۆرە ڕێکخراوانە کارەکانیان لە پێناو کەمکردنەوەی کێشەکانی توندوتیشی دژی ژنان و منداڵان ئەنجام داوە. ژنان هەستیان بەوە کردووە کە ئیتر یەکێک هەیە گویان بۆ بگرێت و کێشەکانیان بۆ چارەسەر بکات. بە کورتی و پوختی ئەو میلەتەی کە خاوەنی کۆمەڵگەیەکی دەوڵەمەند و کللتوری و شارستانیە بەڵام سربەخۆنیە بۆ دۆزینەوەی جێگرەوەیەکی سربەخۆی بەردەوامە بێ هەوڵ بدات. زۆر پێویستە ئەگەر سربەخۆنە بن ئەوە هەمیشە پێوەستن بە کەسێکەوە کە بەناوی ئێوە کارەکانتان بۆ ڕاپەڕێنێ. ئایا ئەمە جێ ئەوواگرێتەوە کە خۆت کاری خۆت ڕاپەڕێنیت؟ بە بۆچوونی من جیهان بەرەو ئەوە ناچێت کە هەموو کۆمەڵگەکان یەک بخات، بەڵکو بەرەو ئەوە دەڕوات کە هەموو کۆمەڵگە جیاوازەکان بۆ خۆیان دروست بکەن. گاوا هون ڕێوی بن ڕێیەک قەدێ ڕێیەکە نو دەست پێتکێ. ئەڤیرۆ چەندڕۆ ئەم میهێوانێک گەلێن سرناگۆرا بوون بۆ ساڵا 2006 دە بریارە خۆدان و سەرخەبوونا خۆ ئیلان کردن. ئیرۆ ji بۆ ئەم gelekî din bû we bidin nasîn em xatir ji sirnagora dixwazin. هەندێک جاربووی هەیە لە کاتی میوانداریە دوورەکانتاندا سوپڕایزێکتان توش بێت کە هەرگیز چاوەڕێی نەبوون.
کوردەکان لەبەر ئەوەی کە لە 4-5 وڵاتی جیاوازە ئەژین چڕێکی زۆری دانیشتوانیان هەیە بەڵام بێدەوڵەتن لە پێش هاتنی ئیسلامەوە لە پێش زۆرێک لە وڵاتانی ترەوە ئەم خەڵکە ئازایە خاوەنی پێوەری کللتوری خۆیان بوون لە دوای جەنگی یەکەمی جیهانیدا چەندێکەیەکی کوردی لە ناو سوپای سووردا هەبوو ڕابەری ئەمەکانەش جەنەراڵی گەورەی سوپای سووری بەناوبانگ مستەفا بارزانی بووە ئێستا ئاگادارم کە کوڕەکەی سیمایەکی گرنگە بۆ مێژووی گەلی کورد و دڵخۆشم کە کوردەکان وەکو نەتەوەیەک ڕێ ئەکەن بەرەو بەدەوڵەت بوون